مامۆستای گیان من لە ڕاگەیاندنا کارمە کرد، پێشکەشکار بووم. پێشتر سفور بووم مامۆستای گیان، باڵاپۆش نەبووم، بەڵام ناڵێم بەداخەوە چونکە شانازی پێواکەم کە بڕیاری ئەوەمما ببمە باڵاپۆش. ئەو ڕۆژەی کە ڕۆشتمەوە دەوام مامۆستای گیان لە کارەکەم دەریان کردم. توانی ناوی خۆت بڵێ بۆی خەڵک بزانێ، یعنی شتەکە فەیک نییە. بەڵێ مامۆستای گیان، من هێڤیم، پێشتریش خۆم بڵاوم کردەوە لە پرۆفایلی خۆم دیار بوو، لە زۆربەی ڕاگەیاندنەکان بڵاویان کردەوە. چەندین مامۆسای بەڕێز و چەندین خوشک و برای موسڵمانی ئەزیز پەیوەندیان پێوە کردم، پاڵپشتی خۆیان بۆ من دەربڕی. بۆیە هۆکاری ئەوەی کە من چەند شەوە ئەمەوێ پەیوەندی بە جەنابتانەوە بکەم